الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشبي سكام يوجع عقوبك رب العالمين سر إنسانيو أنا بكاتك آدم وحواء جدارك شاورد خوا عقوبش دي روتش كرديو بيجلش كردي إنسان كاتك بيجل بونا فرا بناشين برغنونا أرو كافرا وبيدينا فرا هرمان شاكردن تاكناتي مسلمانا روتي كراوا إنا بشينا نشافي الله الشيطان يقوري كردنشا تا إيمان داري دورقنا وجا مفهوم إنسانيتي ومفهوم شريعتي. دوێ خزمەتانە باس کەرو کە ئەی دین و پیرۆزە و ئیسلامی چەندی طبیعەت و گر کەسی گونجیو ئەسڵ شەریعەتەنە جوانیە ڕێکپۆشیە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتوڵڵی خوای جوانە بۆ ڕۆی لوا پێی دلێ بازاڕی عەبێوە فرە جوانە ژوینە عەباکێش گێرتە و کابراش گێر واتش بۆ بابەر و پێلا پێغەمبەری صلی الله علیه وسلم ئاڵ حتمەن لا تومسان ئاردش پێلا وەشەویسی واتە یا ڕەسوڵ الله چی عەبێ جوانتر نییە بازاڕەنە وەشەویسی ئەسانە چونکە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم فرە اهتمام دێپانەیە کە جلو بەرگ و پۆشاکش فرە تایبەت بۆ و تەرتیب بوو. ابن القیم ڕەزا و ڕەحمەتوڵڵی خوای جوانە بۆ زاد المعادەنە چەندین جۆرێ جلەکە پێغەمبەری صلی الله علیه وسلم باس کەرەوە جەیەمانیەوە کە مەسەڵەن عەبێەوە بێ خەتێوە سوورەش چەنە بێ چەنین عیمامەکێش بێشە ڕەنگی سیاوە بێ بێشە چەرمە بێ کات و جەنگینە چێش کەرێ سەرش کات و خۆتبەیە چێش کەرێ سەرش فرە بە تەفسیل باسش کردن گرد و جلەکە پێغەمبەری صلی الله علیه وسلم باسی کردنە کە چەند مهم بیان جلو بەرگلا وەشەویسی ماوە صلی الله علیه وسلم. چەنی ئانەی ئەم ڕەشمە نەکردێنمە کە فرە ڕێکوپێکی بێمە وەش فرە ڕێکوپێک جلو بەرگێش کردێنێنە دڵوا کەسا چەند نەماڕان کە فەقیرێنێ و نەبیێ بێنێ فەرماوانش البەذاذة من الإيمان. ئەگەر یۆ تا دی جلەکێش تەمامە نەبێ شەق و شڕێ بێ و هەر ئانەش بی جوانترین و ئانشاشە پۆشتە کردە بێ وێشەرە فەرماوە ئاگاتە چەنە بۆ ئانە بەشنجە ئیمانیش. بۆچی ئەبوو ذەر ڕەزا ڕەحمەتوڵڵی خوای جوانە بوو جلەکێش جوانێ نەبێنێ بەڵام تەمیمی داری هەر یۆنجە سەحابەکە پێغەمبەری صلی الله علیه وسلم نە قسەی دووەمەنەکە عەرزتا کرد و قسەی یەکەمە ئانەکە کەسێ وەڵدی فرە بە ڕوت و ڕەجاڵی پاسە نەزانێ ئیتر ئینە ئیماندار نییە نە فەرمانش البەذاذة من الإيمان بەش و ئاویشدان بەش و ئەبوو ذەڕیشدان و فکرەکە ئەبوو ذەڕی غیفاری کە جلەکێش ترتیبێ نەبێنێ یا نەک ترتیبێ نەبێنێ کۆنێ بێنێ کەرێشان لایەوە تەریچۆ پەیجل تازەکەش ئیزنیش دێنە ڕاش دێنە تەمیمی داری یۆنجە سەحابەکە پێغەمبەری صلی الله علیه و آله وسلم فەرماوە یۆجە جارەکە اشترى ثوبا بألف درهم جلێ وەژ ئەسا یەک جل بە 1000 درهمی ئەساش ئەنە بە گرانبەهایی ئەساش وەروانەی ئیش شەریعەتەوە ئێمە شەریعەتەوە نییە تەنها پەی دەوڵەمەندەکە ئەما بوو نا پەی دەوڵەمەند و فەقیری ئامان مهمانە تۆی ئیماندار دلێ جلوبەرگوێتەنە نەگوەڵوزی چێر و قەرزی کامە فرە خاسترینە کامە فرە جوانترینە ئانەیەکەرەنە ئینە بەشێوەنجە فیقه و ئینسانیەتی بەشێوەنجە فیقه و شەریعەتی ئێمە یاومێشەنە ئێمەی ئیماندار بە جلەکامەوە جوانێنمێ بەڵام جەگرد و جلەکای جوانتر جل و تەقواین وەلیباس التەقوى ذلك خەیر جلێ تەقوای کەرمێ دەبێت دڵەکامە پۆشتە کەرمێ بە تەقوا و خواناسی و دینداری کە ئینە بەشێوە فرە گەورن یعنی معنا و ئینسانی ما ڕێک وستە بۆ تەرتیب کردە بۆ تاومێ خزمەت و شەریعەتی مانە بێمێ بە دڵێەوە جوان چەنی بە ظاهر بە جلێبەرگەوە جوان خزمەت و شەریعەتی نەبێمێ داواکەر من جەزات و پاک و پەروەردگاری ڕەحمەت و بەزەی وێژ مجۆ ملمارە و قبوڵێ ماکەر و لاوێشۆ. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين
اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.